هەوڵەکان بۆ گواستنەوەی ڕاژەی مامۆستایانی خوێندنی کوردی لە کەرکووک لە هەرێمی کوردستانەوە بۆ سەر میلاکی حکوومەتی ناوەند بەردەوامە. بۆ ئەو مەبەستەش گروپی هەڵوێست و بەشێک لە مامۆستایانی خوێندنی کوردی تاوتوێی ئەو هەنگاوانەیان کرد کە پێویستە بگیرێنە بەر تاکو هەریەک لە حکوومەتی هەرێم و حکوومەتی بەغداد و لایەنە پەیوەندیدارەکان قایل بکرێن تا ڕاژەی مامۆستایانی خوێندنی کوردی لە سەر هەرێمی کوردستان نەمێنێت و بگەڕێتەوە سەر بەغداد. هەنگاوی باش ئەنرێشتی ئەمەلی ئەکرێ بەڕاستی پرۆژەی باش دەهێنتێ، بەڵام لەبەرەوەی تا ئێستا دەسەڵات قەنەعەتی بەمەنیە، دەسەڵات پێی خۆش نییە. با بڵێن حکوومەتی هەرێمی کوردستان، پارتی دیموکراتی کوردستان بە دەرەجەی یەک بە دەرەجەی دوێشێتی نیشتمانی کوردستان یعنی هەڵوێستی ڕوون نییە. و ئێمە پێمان وایە کە ئەم هەوڵانە پەک ئەخرێ، ئەم هەوڵانە ناهێڵێ و حکوومەتی هەرێم بە ئاشکرا وتوێتی کە ئێمە ڕازینین یاخود نامانێت، چکە بەغا لە چەند تەسریحێک لە چەند شوێنێک ینی بڵاو بۆ تۆ کە بەغا ئامادەیە، بەڵام تەبعاً حتمەن بە ڕێکەوتن و بەگەیشتن بە تێگەیشتنی باڵێن بەرامبەر. بەڵام ئەمە معنایەوە نییە کە هەوڵەکان نەدرێ یاخود بەردەوامە بێ هەوڵەکان بەردەوام بێ. ئەو ڕێگرانەی کەوات ئێمە چەند ساڵە هەوری بۆن تاکو ئێستا حزبەکانن پارتی وێکێتن کەوا بوونەتە ڕێگر لە گواستنەوەی ڕاژە و موچەکانی ئێمە بۆ سەر ناوەند. ئەمە بچووکترین یعنی هەموو هەنگاوەکانمان تەنها بۆ ئەوەنەیە کە ئەو بەشەپارەی کەوا ئەنێرێ بۆ بەغا لە تەربیەی کەرکووک مامۆستا شێرزاد خۆی دابەشیکە لەوە باشترەکە بچێ بۆ بەغا هەولێر و لە بە هەولێر بچێ بۆ چەمسەماڵ لە چەمسەماڵەوە بەڕێوەبەرەکان ڕۆمەریگرن. هاوکات بەڕێوەبەری یەکەی سەرپەرشتیاری خوێندنی کوردی لە کەرکووک بە مافی مامۆستایانی دەزانێت ڕاژەکانیان بگوازرێتەوە سەر ناوەند. ئێستا ئەمە یەکەم کۆبوونەوەمانە وەکو ئەو دەستەی کە دروستمان کردووە هەڵوێست بۆ ئەوی بتوانین داکۆکی لە مافەکانی مامۆستا بکەین لە شاری کەرکووک. ئەم گروپەوە یەکەم کۆبوونەوەیەتی کۆمەڵی بەرنامەی باشمان داڕشتووە و ئێمە هەوڵی ئەوەمان داوە ئەم جارە بە شێوەیەکی هەڕەمەکی نەچینە ناو بابەتەکەەوە کەیسەکەەوە. هەوڵی ئەومان داوە لە ڕێگەی دیستور و قانون و ڕێنمایەکانی حکوومەتی عێراقی کار بۆ ئەم کەیسە بکەین. مامۆستایانی خوێندنی کوردی لە کەرکووک هاوشێوەی مامۆستا و فەرمانبەرانی هەرێمی کوردستان گیرۆدەی سیاسەتی ئابووری حکوومەتی هەرێمن کە لە چەند ساڵی ڕابردوودا بۆتە هۆی دواخستنی موچەی مانگانە و هێنانە ئالای سیستەمی پاشەکەوتی موچە کە ئەنجامی ئەمەشدا ڕوخانی بژێوی موچەخۆر و هاوڵاتیان بووە بە گشتی. ئەمەش چەندەمین جارە مامۆستایانی خوێندنی کوردی لە کەرکووک داوا دەکەن ڕاژە و موچەکانیان بخرێتە سەر بەغداد تاکو ئەوانیش وەکو موچەخۆرانی عێراق موچەکانیان بەبێ کێشە پێ بدرێت. بەڵام وەکو خۆیان دەڵێن حزبەکانی دەسەڵات لە هەرێمی کوردستان ڕێگرن لە سەرگرتنی ئەم هەوڵە و بەردەوام گرفتی بۆ دروست دەکەن. چیان وری کەناڵی ئاسمانی پەیام، کەرکووک.